سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕانی هاوکارمەتونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی ئەمڕۆ پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. ناچارکردنی خوێندکارانی زانکۆی ورمێ بە لێبوردن، دوورخستنەوەی ئەمین مەلەکی لە زیندانی سەقزەوە بۆ کاشمار، دەست بەسەرکردنی 15 هاوڵاتی کورد لە باکووری کوردستان، ڕاگەیاندنی گەڵاڵەی عیفاف و حیجاب لەلایەن پۆلیسی ئێران، گیان لە دەستان و برینداربوونی 13 کرێکار لە چەند شاری ئێران و ناکۆکی نێوان ئیسرائیل و ئێران و مەترسی هەڵگیرسانی شەڕێکی گەورەی ناوچەی. درێژەی هەواڵەکان بەشداری دایکانی دادخواز لە چلەی کۆچی دوایی حەمید ئاخ لە شاری سنە. ڕۆژی چوارشەممە 22 خاکەلێوە دایکانی دادخواز لە ماڵی بنەماڵەی حەمید ئاخ یەکێک لە چالاکانی مەدەنی شاری سنە کۆبوونەوە و ڕێزیان لە یادی ناوبرا و ئەو کەسانە گرت کە لە ڕێگەی ئازادیدا گیانیان بەخت کردووە. نەمر حەمید ئاخ و ئەندامانی بنەماڵەکەی لە سەردەمی شۆڕشی ژن ژیان ئازادیدا چالاک بوون و بەهۆی چالاکیەکانیانەوە لە ژێر گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان ناچاربوون وڵات بەجێبێڵن و لە ئاڵمان نیشتە جێبن. ئەم چالاکە مەدەنیە سەرەتای ساڵی ڕابردوو بەهۆی بەشداری چالاکانەی لا ڕێوڕسمی یادی گیانبەختکردوانی شۆڕش لە شارەکانی دێولان، سنا، سەقز و بۆکان و 2 ڕۆژ دوای دەست بەسەرکردنی بە کۆمەڵی نزیکەی 30 کەس لە بنەماڵی دادخوازان بۆ پاراستنی ژیانیان لەگەڵ هاوسەرەکەی و 2 منداڵەکەی چوونە وڵاتی ئاڵمان و لەوێ گیانی لەدەستا. ناچارکردنی خوێندکارانی زانکۆی ورمێ بە لێبوردن. ڕۆژی چوارشەممە 22 خاکەلێوە سەرۆکی زانکۆی ورمێ خوێندکارانی بواری حسابداری کە چەند ڕۆژ لەمەوبەر مەراسمی دەرچوونیان بەڕێوەبردبوو ناچار کرد داوای لێبوردن بکەن. ڕۆژی سێشەممە خوێندکارانی بواری حسابداری زانکۆی ورمێ کلیپی مەراسمی دەرچوونیان بڵاو کردەوە، بەڵام هاوشێوەی خوێندکارانی زانکۆی زەهرای بوشێر هەڕەشەیان لێکراوە. سەرۆکی زانکۆ ناچاریانی کرد داوای لێبوردن بکەن. لەلایەکی دیکەوە بیدۆی مەراسمی دەرچوونی خوێندکارانی پەروەردەی جەسەیی و پەرستاری لە زانکۆکانی ئیسفەهان و مەشهەدیش بڵاو کراوەتەوە کە لەلایەن خەڵکی ئازادی خوازەوە پێشوازی لێکراوە. ماوەیە کە خوێندکارانی ئێران بە شێوازی جۆراوجۆر بەرەنگاری کولتوری کۆنەپەرستانە و پڕ لە خەمۆکی کۆماری ئیسلامی دەبن و لە هەر دەرفەتێک بۆ دەربڕینی شای و خۆشی کەڵک وەردەگرن و بەو شێوەیە درێژە بە خەباتیان دەست بە ڕەژیمەدەن. دوورخستنەوەی ئەمین مەلەکی لە زیندانی سەقزەوە بۆ کاشمەر. ڕۆژی سێشەممە 11 خاکەلێوە ئەمین مەلەکی بەندکراوی سیاسی خەڵکی سەقز بەبێ ئاگاداری بنەماڵەکەی لە زیندانی سەقزەوە بۆ زیندانی کاشمەر لە پارێزگای خۆراسانی ڕەزەوی دوورخراوەتەوە. ئەمین مەلەکی تەمەن 61 ساڵ و خەڵکی ئێرانشای سەر بە شارستانی سەقز لە ڕێکەوتی 11 بەفرانباری 1402 هەتاوی لە ماڵەکەی خۆیدا دەست بەسەر و بۆ زیندانی سەقز بازرایەوە. ڕفاندنی و بندکراوە بە بیانووی تێپەڕکردنی ماوەی 4 ساڵ حکمی زیندان کە بڕیار بوو لە بەندیخانەی کاشمەر تێپەڕی بکات ڕوویداوە. ئەمین مەلەکی ساڵی 92یەکیش لەلایەن دادگای ئینقلابی سەقز بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نارەکانی ڕژیم بە 4 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرابوو. ناوبراو ساڵی 97 بۆ جارێکی دیکە دەست بەسەر و پاش 5 مانگ بە دانانی وەسیقە ئازاد کرا. کوژران و برینداربوونی چەند کەس بەهۆی شەڕی تایەفەیی لە سەلاسی باوجانی. بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی چوارشەممە 22 خاکەلێوە لە نێوان 2 بنەماڵە لە شاری سەلاسی باوجانی شەڕ هاتە ئارا و بەو هۆیەوە چەند کەس کوژراون و بریندار بوو. بە وتەی سەرچاوە خۆجێیەکان شەڕەکە لەسەر کێشەی کۆمەڵایەتی بووە و هەردوولا بە چەکی سارد لەگەڵ یەکتردا بەشڕاتون. لە ئاکامی و تێکەڵچوونەدا هاوڵاتیەک بە ناوی محەممەد عەزیز قادری خەڵکی گوندی هۆڵە گیانی لەدەستاوە و چەند کەسی دیکەش بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراوە. دەست بەسەرکردنی 15 هاوڵاتی کورد لە باکووری کوردستان. ڕۆژی چوارشەممە 22 خاکەلێوە پۆلیسی تورکیا 15 شارۆمەندی کوردی لە چەند شاری باکووری کوردستان بە بیانووی بەرەنگاربوونەوەی تێرۆر دەست بەسەر کرد. بە پێی زانیاریەکان ئەو 15 شارۆمەندە کووردە بە تۆمەتی ئەندامەتی لە ڕێکخراوی تێرۆریستی لە شارەکانی ئامات، مێرسین، ئیستانبول و ئادنا دەست بەسەر و ڕادستی دادگا کراون.
شانی باسەکە دەوڵەتی ئەردۆغان پاشدۆڕانی هەڵبژاردننی شارەوانیەکان بە ئۆپۆزیسیۆنی ئەو وڵاتە شەپۆلێک لە ڕفاندن و دەست بەسەرکردنی چالاکانی مەدەنی و سیاسی لە سەرانسەری تورکیا دەست پێ کردووە. چالاکی ئازادی خوازانی ڕەشت بۆ پشتیوانی لە بەندکراوانی سیاسی. لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک لە ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵاب شەقامیان کردوتە بڵنگۆی ناڕزایەتی دژ بە زیندانیکردنی چالاکانی مافی ژنان و بە هەزاران تراکت و پۆستەریان بڵاو کردوتەوە. ماوەیەک لەمەوبەر لە چالاکی مافی ژنانی خەڵکی پارێزگای گیلان لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە سەرجەم بە 6 ساڵ زیندان مەحکوم کران کە ناڕزایەتی بەرینی کۆمەڵگەی لێکەوتەوە. بەپێی حکمی دادگا زۆهرە دادڕەس لەلایەن دادگای ئینقلابی ڕەشتەوە بە 9 ساڵ و 6 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. هەروەها فروخ سەمیعنیە، سارا جیهانی، یاسەمین حەشتەری، شیوا شاهسیا، نگین ڕەزایی، مەتین یەزدانی، ئازادە چاوشیان هەر یەکە و بە 6 ساڵ و 3 مانگ و 17 ڕۆژ زیندان سزادراون و جلوە جەواهری و هومەن تاهیری بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم بوو. کۆبوونەوەی چالاکانی ژینگە پارێزی ئازادکرا و لەسەر مەزاری کاڤۆز سەید ئیمامی. ڕۆژی چوارشەممە 22 خاکەلەوە 4 چالاکی ژینگە پارێزی زیندانی کە بە تازەی لە ئەڤین ئازادکرابوون لەسەر مەزاری کاڤۆز سەید ئیمامی کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. ئەمیر حسین خالقی چالاکی ژینگە پارێز بە بڵاوکردنی وێنەی ئەو کۆبوونەوە لە ماڵپەڕی تایبەتی خۆی لە ئینستاگرام ڕایگەیاند لە کۆتاییدا تەنیا یادکردنەوەی کاڤۆز سەید ئیمامی گروپەکەمانی تەواو کرد. زستانی ساڵی 96 هەتاوی کۆمەڵێک لە چالاکانی ژینگە پارێز لەوانە کاڤۆز سەید ئیمامی، مراد تاهباز و عەبدوڵڕەزا کوهپایە و ژمارەیەک لە ئەندامانی ڕێکخراوی حەیاتی وەحشی پارسیان لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر کران. 2 هەفتە پاش دەست بەسەرکرانیان کاڤۆز سەید ئیمامی لە ڕێکەوتی 19 ڕێبەندانی 1396 لەژێر ئەشکەنجەی سەرکوتگرانی ئیسلاحاتی سوپای پاسەڕان گیانی لەدەستا. ڕاگەاندنی گەڵاڵەی عیفاف و حیجاب لەلایەن پۆلیسی ئێران. ڕۆژی چوارشەممە 22 خاکەلێوە فەرماندەی پۆلیسی ئێران لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند کە لە ڕۆژی سێشەممە 26 خاکەلێوەوە گەڵاڵەی عیفاف و حیجاب لە هەموو شەقام و شوێنە گشتیەکان بەڕێوە دەچێت. پۆلیسی ئێران لە بەیاننامەکەی داوتویە فەراجە سفەت و سەخت لەگەڵ ئەوانەی یاسای شەرعی لە بەرچاو ناگرن و حیجابی ئیجباری تووڕ ئەدەن بەرەڕوو دەبێتەوە. ڕاگەاندنی پۆلیس لە حاڵێکدا کە هێشتا گەڵاڵەی عیفاف و حیجاب پەسەند نەکراوە بە فەرمی بەناوەندە قەزایی و ئەمنیەتیەکان بە مەبەستی بەڕێوەچوون ئیبلاغ نەکراوە. گیان لەدەستان و برینداربوونی 13 کرێکار لە چەند شاری ئێران. ڕۆژانی دووشەممە، سێشەممە و چوارشەممە 20 و 21 و 22 خاکەلێوە 2 کرێکار لە شارەکانی قەزوین و شازەند بەهۆی نەبوونی مەنیشۆنی کارگیانیان لەدەستا و 11 کرێکاری دیکەش لە تاران و قەزوین بریندار بوو. بەپێی راپۆرتەکان بەهۆی تەقینەوە لە ئەمباری دوخانیاتی قەزوین ئەندامێکی هێزەکانی ئاگرکوژینەوە گیانی لەدەستا و 9 کەسی دیکەش بریندار بوون کە 3 کەسیان لە هێزەکانی ڕێکخراوی ئاگرکوژینەوەی قەزوین بوون. لەلایەکی دیکەوە بەهۆی وەرگەڕانی خاوەر و جەروسەقیل لە وەلەنجەکی تاران 2 کرێکار بە سەختی بریندار بوون و لە پێترۆشیمی شازەندی عێراق ئەندازیارێک بە هۆکارێکی نادیارگیانی لەدەستاوە و لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردەوە. کوژران و برینداربوونی 3 هاوڵاتی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم. لە ڕۆژانی ڕابردوودا شارۆمەندێکی بەلوچ بەناوی ئێلیاس فەرهادی تەمەن 30 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سیب و سۆران کوژرا و 2 سوخبەر لە شاری سراوان بە دەستڕێژی گولەی سەرکوتگرانی کۆماری ئیسلامی بە سەختی بریندار بوو. بەپێی راپۆرتی ڕێکخراوی حالوەش هێزەکانی ڕژیم لە دۆڕیانی پەسکۆ لە شارستانی سیب و سۆران تەقیان لە ئۆتۆمۆبیلی شارۆمەندێکی بەلوچ کردووە و لە ئاکامی ئەو هێرشەدا شۆفێری ئۆتۆمۆبیلەکە بەناوی ئێلیاس فەرهادی گیانی لەدەستاوە. لەلایەکی دیکەوە 2 سوخبەری بەلوچ بە ناوەکانی یاسین قەلەندەرزهی و متەلب بە تەقەی هێزەکانی ڕژیم لە شاری سراوان بە سەختی بریندار کراوە. ئێعدامی بەندکراوێک لە زیندانی شیراز. ڕۆژی یەکشەممە 19 خاکەلێوە حکمی ئێعدامی بەندکراوێک بە ناوی عەلیڕەزا مەرزبان
تەمەەن 27 ساڵ لە زیندانی عادڵابادی شیراز بەڕێوەچوو. بە پێی زانیاریەکان عەلی ڕەزا مەرزبان 3 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەس دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئێدام مەحکوم کرابوو. ڕۆژی یەکشەممە سزای ئێعدامی ئەو بەندکراوە بەبێ ئاگاداری بنەماڵەکەی لە زیندانی عادڵابادی شیراز جێبەجێکرا. دواهۆڵمان سەبارەتە بە ناکۆکی نێوان ئیسرائیل و ئێران و مەترسی هەڵگیرسانی شەڕێکی گەورەی ناوچەی. شەوی چوارشەممە 22 خاکەلێوە ماڵپەڕی بلۆمبێرگ ڕایگەیاند کە کۆماری ئیسلامی گروپە تەروریستەکانی نزیک لە وڵاتە خۆیان بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل ئامادە کردووە و بە زوویی ئەو هێرشە ئەنجام دەدرێت. پاش بڵاوبوونەوەی ئەو هەواڵە پایگاکانی پەلافەندی خاتمۆل ئەنبیای سپا و ئەرتەش و سەکۆ موشەکیەکان خرانە حاڵەتی ئامادە باش و ئاسمانی ناوچەکە لە فڕینی فڕۆکەی مسافربەری قەدەغەکرا. لە ئاسمانی ئێرانیش فڕینی فڕۆکەکان ڕاگیراوە. شرکەتە فڕۆکەوانیەکانی ئاڵمان و تورکیا هەموو گەشتەکانیان بۆ ئێران و چەند وڵاتی وەکو سووریا و عێراق ڕاکرد. لە بەرامبەردا ئەرتەشی ئیسرائیل کەوتە حاڵەتی ئامادە باش و هەڕەشەی لە کۆماری ئیسلامی کرد و ڕایگەیاند هەر هێرشێک بکرێتە سەریان بە تونترین شێوە وەڵام ئەدرێتەوە. جۆ بایدەنیش لە وتارێکدا ڕایگەیاند کە ئەمریکا بە هەموو توانای نظامیەوە پشتیوانی لا ئیسرائیل دەکات. کاتژمێر 3 شەو وەزیرانی دەرەوەی چەند وڵاتی عەرەبی پەیوەندیان لەگەڵ ئەمیر عەبدوڵڵاهیان گرت و سەبارەت بە ڕوودانی شەڕێکی ناوچەیی هۆشداریاندا. بەڵای ئازیزان خۆشەویستان گەشتیاڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەنامەکانی تەلەڤیزیۆنی کۆنت.